حاجیەم کاتەوە باش ڕزق و ڕۆزی دابەش نەکراوە من هاتووم تۆزە شەڕ لەگەڵکەم قبوڵێکی بەسەر چاو یاخۆ بەخێر شەڕانی دیارە نانە من شەڕانی نیم چۆنی برای بەڕێزی عزیز وەڵی تۆ کەبابخانەیەکی ناسراوی ئەم پایتەختی کوردستانی بەڵێ مشتری باشت هەیە پیاوێکی خۆشەویستی زۆر سپاس. چۆن ئەبێ ئێمە ڕووباریە خوێنمان ڕشتۆ بۆ ئەو وڵاتە کەچی کەباب مەطعەم کەباب فاروق بەڵێ ئەی باشە بەس عەرەب لێرە نانەخوا نا بالنسبة لزاري أما مطعمەکەمان تعمیر کردووە ئەگەر تەماشات کردبێ ینی لە لۆگۆیەکەی حتا ینی جێگای لۆگۆیەکەمە بەجێشتە لە ژێری هەموو شتەکانە بەڵێ. جوانە بەس ئەوەم لێ قبول بکە کە شایانی ڕەخنایەوانە بالضبط يعني قسەکەت زۆر ڕێک و پێکە بەس ئەمە هێشتا حتا مەجای ئەومان هێشتووە ینی قتعەکانمان بە تەواوی دەرنەچووە لە بن لۆگۆیەکەی بە گەورەی زۆر بە زووترین کات ئەنووسی بۆ نمونە چێشتخانەی فاروق نەک بە زووترین کاتدار ئەو جارە بێەوە نابی ئەبێرە داچوو دەبی ئەی چیەڵی بۆ کەسانەی کە وەکو ئێوە شوێنەکانیان بەناوبانگە بەڵێ. کەچی لە پایتەختی کوردستانە وشەیەکی کوردی بە تابلۆکانیانەوە نییە والله بەخۆی بە تابلۆی یعنی کە زمانی کوردی بی شتێکی چاکە بەس عەرەبیەکەش لە کوردی نزیکە قەیناکە سەیریکە با چ زمانێکە نووسی لە خوار کوردێکەوە بەڵێوە تۆ بۆ نمونە ئێستا لە خۆتە پرسم حاجی بەڵێ ئێمە ئەم وڵاتەمان دروست کردووە تخوا بێگانەیەک بێ هەستەکە ئەمە شارێکی کوردیە بەخوا قسەکە زۆر ڕێک پێکە ئەگە کوردیەکە بێ شتێکی زۆر چاکە گرنگ حاجیەی گۆڕێ نه ئینشاءالله نەک هەدەی گۆڕێ ئەوە لە بەرنامجماندایە نەک لە بەرنامە ئەسڵەن قەتعەکە دەبی چون کەبا فاروق هەر بە کوردیە یعنی لە هەولێر و لە شیمال بەناوبانگە لە باغا کەسێک نییە کە با فاروقێ بێ هەر دەبی بە کوردی بنووسین ئێمە باشە حاجی گیان بە قوربانت زۆر خۆشحاڵ بوو بە دیدارت خۆت گەورە و بەڕێزی چاوەکانە ماچەکەم زۆر منەتە ئەو ڕەخنە برایانەمان لێ قوبوڵ بکە باش زۆر من زۆر دڵم چونکە ڕووداوی ئێوەیە دڵم بە هاتنەکەت خۆش بوو بە قوربانە بوو یا سپاس خۆڵەکە حاجی گیان برای بەڕێز. انشاءالله خوا ڕزق با ڕۆژێکی پڕ خێر و بەرەکەت بێت زۆر سپاس خوا حافظ چاوەکانت ماچەکەم